بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ بەڕێز دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان تاوتوێی چە پرسێکی گرنگ تایبەت بە دۆخی عێراق لەوانە پرسی سەرۆکۆمار شەڕیەکێتی و پارتی لە بەغداد هەروەها دواپەرسەندنەکانی ناوماڵی شیعە و ناکۆکی ناوماڵی شیعە و لەسەر دۆخی هەرێمی کوردستانی چەند پرسێک تاوتوێکین لەوانە موچە و هەڵبژارنی داهاتووی پەرلەمانی کوردستان. کاکتۆر بەخێر بە سوپاس بەڵام دەبوونتان. زۆر سپاس دەکەین. ئەگەر سەرەتا لە عێراقەوە دەست پێ بکەین، بۆچی ڕۆژی شەممە پەرلەمانی عێراق نەیتوانی نیساب تاوکە بۆ هەڵبژارنی سەرۆکۆمار و بۆ چوارشەممەش پێ دوای هەمان شت ڕوودەدات یاخود نیساب تاوا دەکرێت؟ بەنای خۆی بەخشندە و میهرەبان سلااو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی پەیام. لە ڕاستیە شتێکی وازەحە کە نیساب دروست نابێ، چونکە سەرۆک کۆمار لە عێراقە بە زۆرینە و کەمینە هەڵنابژێڕێ. سیستمی سیاسی عێراق لە دوای ڕوخانی ڕژێمی پێشوو لەسەر چەند بنەمایەک دامەزراوە. یەکێک لەو بنەمایانە سیستمی تەوافقە، سازان. طبعا مبدئي شراكة ومبدئي ديمقراسي وويك السيستم برلماني أول شيء كسيستم فدرالي بالعراق أوش بنماجي لكاني أو سيستم حكمرانين ك لدواء روخاني رجامي بيشو وكاري لسركراوة. طبعا لناو دستورة أما بشوي هن هاتو ضمني هاتو بشوي هن هاتو بشوي دايركت هاتو بلا لدستوري هميشي عراق بو باراستني سازان چنشتيك هبو هيو هبو ببودن بەڵێ لە دەستوری هەمیشەیی عێراق بۆ قۆناغی دوای پەسەندکردنی دەستور 4 ساڵ ئەنجومەنی سەرۆکایەتی هەبوو کە بۆ سەرۆکایەتی کۆمار ئەنجومەن بوو لە 3 کەس پێک دێت نوێنەری هەر سێ پێکاتە گەورەکەی عێراق کە هەر یەکەیان مافی ڤیتۆی هەبوو لەسەر بڕیارەکان لەسەر یاساکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. وا بڕیار بوو لەم کاتەیە لە ماوەی ئەم 4 ساڵەیە ئەنجومەنی تحادیش ئەنجومەنی فدرال لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و یاسای بۆ دەربچێت بۆ ئەوەی ئەنجومەنی فدرال جێی ئەنجومەنی سەرۆکایەتی بگرێتەوە و درێژە بەو سازانە بدات بەو یعنی ڕێوشەنە بات کە سازان ئەهێنێتەکایەوە لە عێراق. بەداخەوە یاسای ئەنجومەنی تحاد تا ئێستا دەرنەچۆ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بەڵام جیا لە ئەنجومەنی سەرۆکایەتی کە بۆ 4 ساڵ بوو کە دەبوو ئەنجومەنی ئیتیحاد جێی بگرێتەوە، لە دەستوری هەمیشەیی عێراق هەندێک لە یاساکان یاسا گرنگەکان چەند یاسایەکی کەمن وەکو یاسای دادگای باڵای فدرالی وەکو یاسای ئەنجومەنی ئیتیحاد وەکو باسمان کرد ئەمە پێویست دەکات بەدوو لە سەرسەی دەنگی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تێپەڕێ و لەگەڵیشە هەڵبژاردننی سەرۆک کۆمار لە گەڕی یەکەمیە پێویست دەکات بەدوو لەسەر 3 هەڵبژێررێ واتە نیسابی دانیشتنەکەشی 2 لەسەر 3 بێ بۆ ئەوەی زەمانەتی هێنانەکایی سازان لە چۆنیەتی دروستکردنی حکوومەت بێتەکایەوە. بۆیە هەڵبژاردننی سەرۆک کۆمار و نیسابی 2 لەسەر 3 سەرۆکایەتی کۆمار زەمانەتی مافی پێکاتەکانە لەوەی نێیاڵن حکوومەت تەشکیل ببێ لە عێراقا بەبێ ئەوەی سازان لەسەر حکوومەت و بەرنامەی حکوومەتەکە بێتەکایەوە. ئێمە مانگی یەک من شانزەی یەک پێم وابێت ئاماژەم بۆ یاوە کە وتومە ئەم هاوپەیمانی سێقۆڵی کە هاتوۆتەکایەوە بەتەنیا ناتوانێت هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمار یەکلا بکاتەوە چونکە پێویستی بە نیسابی 2 لەسەر 3 هەیە و کاتە قەرارەکە محکەمەی اتحادیش دەرنەچوو بوو. ڕەنگە بڵێم یەکەم کەس بوومە کە ئاماژەم بۆمەیە کە ئەوە پێویستی بە نیسابی 2 لەسەر 3 ئەوانە بەتەما بوون بە زۆرینە بەو زۆرینەیە کە هەیان بوو دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیان پێ تێپەڕان بەو زۆرینەیەش سەرۆکایەتی کۆمار تێپەڕن. ئێمە باسی ئەومان کرد کە وتمان ئەم زۆرینەیە ناتوانێت بەبێ ئەوانی تر سەرۆکایەتی کۆمار تێپەڕێنێ. بۆیە لایەنەکانی تر پێداگرن کە ئەمە نێڵن ئەوە بۆ شێوەیە بڕوە و تا ئێستاش نیسابی 1 لەسەر 3 پاراستووە و پێم وابێت چوارشەمەش ئەو نیسابە هەر پارێزگاری لێ پێدوێنێت تا چوارشەمە گۆڕانکاری بەسەراوی چووکە لە شەممە توانی بیان 202 ئەندام کۆبکەنەوە 6 بایکۆت بوو یەکیان وتیان غایی بووە. ناتوان تا چوارشەمە ئەو 8 پەرلەمانتارە تاوا بکەن بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار ئەو پەیمانە سێ قۆڵیەکە؟ من گومانم هەیە لەوەی کە ئەو ژمارە ڕاست بێ و 202 گومانم هەیە چونکە ئەسڵەن
126 ئیمزا لەلایەن جەماعەتەکەی ترەوە بە ئیمزا هەبوو یعنی کە ئەوە على سەرزەوانە بایکۆتیان کردووە. طبعا هەندێکی تر هەندێک لە سربەخۆکانی تریش بایکۆتیان کردبوو نەچووبوون و لێ ئیمزایان نەکردووە و لەگەڵیشیە هەندێک هەر نەخۆش بوونەوە یا خۆیان نەخۆش خست باشە ئەوانش نەشون یان بۆیە من گومانم هەیە لەو 202 کە ئەعلان کرا کەمترە بەڵێ پێم وایە کەمترە و ئەگەر ئەوەندەش بێت زەحمەتە زۆر زەحمەتە و ئەستەمە کە ئەو هێنەتێک پشکێ چونکە ئەسڵەن ئێستا با حسابی کەین ینی چوارچێوەی هەماهەنگی خۆیان 82 پەرلەمانتاریان هەیە یەکێتی 18 پەرلەمانتاریان هەیە و لیستی عەزم ینی هاوپەیمانی عەزم 13 بۆ 4 هەر ئەمە خۆی بۆ خۆی سولسی معاتەلەکە دروست دەکات یعنی یەک لە سەرچێکە دروست دەکات ئیتر جگە لە ئیشراقی کانون و جگە لە غیاباتی ترکە لەناو ئەنجومەنی نوێنرانی عێراق بەردەوام غیاباتی تریشێ باشە بەس چی ڕوودەدا ئەگەر چوارشەممە بۆ نمونە کۆبوونەوەکە کرا و نەتوانرە سەر و کۆمەڵ هەڵبژێدرێت ڕێکەوتن دەکرێت یاخود پەرلەمان هەڵدەوەشێتەوە هەڵبژاردننی جارێک هەڵبژاردن بەرەو دەچێتەوە چی ڕوودەدات؟ خۆی ئەم سەرۆکایەتی ئێستای پەرلەمان هەر لەبەرەوەی دەرگای خۆپاڵاوتن کاتەوە لە دوای ئەوەی کە وشیار زێباری لەلایەن دادگای باڵای فدرالیەوە وەستێنرا و دوایی لە تەرشیح لابرا بۆی دەرگای پاڵاوتن کەنەوە بۆ پارتی هاتن خۆیان تووشی مشکلەیە کردووە ئەگەر ئەویان نەکردایە ئەیان توانی مانگە کەشتاوە بێتەوان مانگەکە لە 4 پێم وا بێتەوە بێت لە دەستپێکی بەڵێ لە دەستپێکی ینی خۆتەرشیحکردنەوە یەک مانگ ئەگەر ئەویان نەکردایە ئەیانتوانی هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمار لەسەرەوەی جەدوەلی ئەعمالی خۆیان دابنێن و بابەتەکانی تریش دەخوارەوە هەر کاتێک نەسابی دوو لە سەرسێ هەبوو ڕێککەوتن کرا هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمار ئەنجام بن بەڵام ئەم سەرۆکایەتی خۆی خستە مەزەقێکەوە دەرگای خۆپاڵاوتنی کردەوە لە ئەنجامیەوە بڕیارێکی محکەمەی اتحادی دەرچوو و بەپی و بڕیارەی محکەمەی اتحادی تەنها بۆ یەک جاریتر مافیکردنەوەی دەرگای خۆپاڵاوتنیان هەیە و لە پێویستەکە لە ماوەی ماهەکە یەکلای بکەنەوە باش ئەگەر نەکرا پێم وابێت لە چوارشەممە ئەگەر نساب نەبێ ئەمە فشارێکە بێت لەسەر ئەو سێلایەنەی تر و بەتایبەتی لەسەر سەدرریەکان بۆ ئەوەی بڕۆن لەگەڵ تەرەفەکەی تر کە چوارچێوەی هەماهەنگیە ڕێبکەون لەسەر سەرۆگۆزیران و ئەو کاتە ئەگەر ڕێبکەون لەسەر سەرۆگۆزیران و چۆنەتی پێکهاتنی حکوومەتەکە زەخت لە کوردیشەکەن لەسەر مڕەشەحێکی هاوبەش ڕێبکەون ئەو ینی کاندیدێکی هاوبەشی پارتی و یەکێتی ڕێکەون لەسەری و بڕات ئەگەر ئەوە نەکرێ پێم وایە باشترین دەرەچە بریتێ بێ لە هەڵبژاردننی پێشوەخت و ئەگەرێکی زۆر کراوەیە و یعنی من هیوادارم ئەوە لە ڕێگەی پەرلەمانەوە ئەنجام بدرێەوە گەرنا ئەگەر لە ڕێگەی پەرلەمانەوە نەکرێ و ئەبێتە سابقەیەکی قەزایی کە نیکێ هەڵبژاردنەکە دووبارە بکاتەوە وەست پەرلەمان خۆی هەڵبوەشێنێتەوە چونکە ئێستا تەوان سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران یعنی ئەنجومەنی وەزیران کاربەڕێکەرن ناتوان داوای هەڵۆشانەوەی پەرلەمان بکەن داوای هەڵبژاردننی پێشوەخت و هەڵۆشانەوەی پەرلەمان بکەن هەرەبێ پەرلەمان خۆی هەڵوەشێنێتەوە بەڵام لەبەرەوەی وەکو باسم کرد ئەو کەیسە چووە محکەمەی اتحادی بەهۆی کارێکی هەڵەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان مادەم چووە ئەنجومەنی عەفو دادگای باڵای فدرالی و دادگای باڵای فدرالی ژەڵێ پێویستەکان لە ماوەیەکی کەمە ئیستحقاق دەستوریەکان جێبەجێ بکرێ ئەگینا دامەزراوەکان شەرعیەتیان نامێنێ ئەمە زمنیان باس دەواکە کە ئەگەر پەرلەمان نەتوانێت سەرۆک کۆمار لە ماوەی خۆیان هەڵبژێرێ کە ماوەی مایەکیان بۆ داناون شەرعیەت لە دەسەدا و دوور نییە دادگای باڵای فدرالی لەبەرەوەی پەرلەمان ناتوانێت سەرۆک کۆمار هەڵبژێرێ و لە ئەنجامیەوە حکوومەتێکی تازە بێتەکایەوە پەرلەمان هەڵۆشێنێتەوە بە تایبەتی سەلاحیەتی نییە دەڵام دادگای باڵای فدرالی بەڵام بە ئیستئناس لەسەر ئەوەی دادگای باڵای فدرالی پارێزەری دەستورەوە ینی هەر شتێک کە نادەستوری بێت ئیلغای کاتەوە
و استئناس لەسەر ئەوەی مسابقەی کۆتایی نەتیجەی هەڵبژاردن دادگای باڵای فدرالی کە دوور نییە دادگای باڵای فدرالی بەرەوە ئەوە بڕای ئەمتانەیەک بڕاتە بەردەستی بڵێ لەبەرەوەی ئەم پەرلەمانە نەیتوانی هیم کات نەیتوانی سەرۆک کۆمار هەڵبژێرە و حکوومەتێکی تازە بێنە تکایەوە هەڵەوەشێتەوە. باش بەس بڵین نەگەر چوارشەمەوت نەگەنە ڕێکەوتن ئینتا 6 مانگ دەرفەت ئەگەر دوای 6 مانگ دەرفەت بۆ ڕێکەوتن نییە لەسەر سەرۆک کۆمار اینجا هەڵبژاردنەوەی پەرلەمان چۆن دەکرێتەوە ئەگەر انتخابات دووبارە بکرێتەوە پێویستی بە یاسایەکی نوێ نیە بڵین دادگای فدرالی بڕیارێکی نوێنە داوە لەبارەی هەڵبژاردننی داهات و چۆن بێ جیاکردنەوەی دەنگەکان چۆن بێ طبعاً پێویستە کات یاسای هەڵبژاردن بە پێی بڕیاری دادگای باڵای فدرالی کە نەتیجەی هەڵبژاردنەکانی پەسەند کرد لەو بڕیاری کە نەتیجەی هەڵبژاردنەکانیشی پەسەند کردووە باسی ئەوەی کردووە کە پێویستە کات یاسای هەڵبژاردن تعدیل بکرێ و ژماردن و عفو جیاکردنەوە ژماردنی دەنگەکان جگەلەوەی بە ئەلکترۆنیە کرێت بە دەستیش بکرێت وی زمانەتی نەزاهەتی هەڵبژاردن هەبێ. من ئەمەوێت لێرەیە باسی شتێ بکەم کاک حەکیم لە ڕاستیە باشترین چارەسەر بریتە لە هەڵبژاردننی پێشوەخت. ئەم هەڵبژاردنە لە دۆخێکی ئیسtisnاییە ئەنجامدرا و هەڵبژاردنێکی پێشوەخت بوو لە عێراقا و سیستمی هەڵبژاردننیش گۆڕانکاری بەسەرا هات و ئەنجامدانی هەڵبژاردنەکە تا 2 مانگ پێش ئەنجامدانی هەڵبژاردنەکە گومانی لەسەر بوو. یعنی من لە بیدایەتی مانگی هەشت بەشداریم کردووە لە کۆبوونەوەی قیاداتی سیاسی عێراق و هەر سێ سەرۆکایەتیەکەی عێراق لەوێ گومان هەبوو ئەو دانیشتنە کە لە بیدایەتی مانگی هەشت بوو گومان هەبوو کە هەڵبژاردن ئەنجام بدرێت لەبەرەوەی سەدرەکان کشابوونەوە لە پرۆسی هەڵبژاردن. و جگەل لەوە ئەم هەڵبژاردنە نەتیجەکەی زۆر مشەوەها. بۆچی مشەوەها؟ گوماناویە جگەلەوەی کە گومانی هەڵگرت و بە تایبەتی ژماردننی ئەلکترۆنی گومانی هەڵگرتووەوانە بەڵام نەتیجەکەش ینی دەرەنجامی هەڵبژاردنەکە مشەوەها یعنی تێک چووە. بۆچی؟ هەندێک لیست نزیکەی 2 ئەوەندەی استحقاقی انتخابی خۆیان استحقاقی دەنگی هەوڵاتیان کورسیان بەدەستێناوە و ئەمە ئەیانەوێ استحقاقی هەڵبژاردننی خۆیان ممارەسە بکەن ئەوە تا داوای سیستمی زۆری ناکەن. هەیانەت تقریبا 2 ئەوەندەی استحقاقی هەڵبژاردننی خۆی کورسی بەدەستێناوە لە ئەنجامی سیستمی هەڵبژاردنەکە. هەندێک لیستی تر نزیکەی نیوەی استحقاقی هەڵبژاردننی خۆی کورسی بەدەستێناوە. نزیکەی نیوەی استحقاقی هەڵبژاردننی خۆی کورسی بەدەستێناوە چونکە سیستمەکە گۆڕاوە و نەیانتوانیەوە باشی خۆیان بگونجێن لەگەڵ ئەم سیستمە تازەیە. بۆیە ئەمانە خۆیان بە مەغدوورە زانن وەکو جەماعەتی چوارچێوەی هەمانگی وەکو هەندێک لە لیستەکانیش لە کوردستان یعنی مەسەرەن لیستمان هەیە لە هەرێمی کوردستان تقریبا ڕبعێکی استحقاقی هەڵبژاردننی خۆی کورسی بەدەستێناوە. بۆیە باشترین چارەسەر بۆ ئەوەی تەوازونێک بێتەوە کایە و هەمووان خۆیان لەگەڵ سیستمی نوێی هەڵبژاردننی عێراق بگونجێنن ئەوەیە کە هەڵبژاردنێکی نوێ لە عێراق باش بەس ئەو چۆن دەکرێت هەڵبەشانەوەی پەرلەمان چۆنە دەبێت یاسایەکی نوێژ من وابزانم باسم کرد وتم جارێ ئەوە پێویستەکات بە پێی بڕێاری دادگای باڵای فدرالی یاسای هەڵبژاردن گۆڕانکاری تیا بکرێت و هەڵبەشانەوەی پەرلەمان و هەڵەشانەوەی پەرلەمان یەک ڕێگا هەیە ئێستا یەک ڕێگا بەڵام ڕێگایەکی قەزاییشەیە کە ئەمە ئەبێ بەتانە بێ بەڵام ڕێگاینەکەی دەستوریەکەی بریتە لەوەی کە یەک لە سەرسێی ئەندامانی پەرلەمان داوای هەڵۆشانەوەی پەرلەمان بکەن و زۆرینەی ڕەهای ئەندامانی پەرلەمان دەنگی لەسەر بن. ئەمە ڕێگاکەیەتی بەڵام وەکو باسم کرد احتیمال دەکات لە ئەنجامی تانەیە کە بڕاتە بەردەم دادگای باڵای فدرالی لەسەرەوەی کە پەرلەمان نەیتوانی سەرۆک کۆمار هەڵبژێرێ دادگای باڵای فدرالی بڕیارێک دەربکە بە هەڵۆشانەوەی پەرلەمان. باشە بەس بۆ چوارشەممە چکەیسە بۆ شەمە باز دەوە دەکە شەمەی ڕابرد و دەنگکردنی پەرلەمانتاران هەیە فشار هەیە ترساندن هەیە بڵین پێدوای بۆ چوارشەمەش زیاتر دەبێت پارتیویشێتی پێدوای بەڕپارێکی زۆریان بردبێتە بەغدا بۆ کڕینی دەنگی پەرلەمانتەران چکە لە کۆمەڵێک ڕۆژنامەی عێراقی پاسدەوە کرابوو کە پارێکی زۆر براوە بۆ بەغداد بۆی سەرۆک کۆمارێک لا بکەنەوە. جاوەرە پۆستێکی تەشریفاتی لەبریەوەی ئەو پارەیە لە خزمەتی خەڵک سەرفکەنەوە تا تازە موچێ مانگی دووە بزانام هێشتا کەمەندام و هێشتا کەمەندامان نشینا بڵێ خانەنشینان لە سلێمانی موچی مانگی دویان پێ نەدرا پارە لە بانقان بڵێ ئەم هەموو پارەیە هەیە لە وڵاتەیە پاری ناوخۆ داهاتی ناوخۆ
و ئێستا نەوت لەسەر و $120 بوو لەم چەند ڕۆژەی ڕابردوو باشە یعنی ئەوە ئەمڕۆ مەسرور بەرزانی وتوتی ئەمە 9 ملیۆن بەرمیلی مانگانە ڕۆژانە فرۆشین 9 ملیۆن بەرمیل ڕۆژانە ئەیفرۆشی تۆ ئەزانی ئێران ساڵی 2018 وڵاتێک 80 ملیۆن کەسە 80 ملیۆن کەس لە ساڵی 2018 ڕۆژانە 450,000 بەرمیل نەوتی نردۆتە دەرەوە باشە وڵاتێکی 80 ملیۆن کەسی پێبڕێەوە ڕۆشتووە ئەم کابرایە کە ناوی خۆی ناوە سەرۆکی حکوومەت شەرم ناکات ئەمڕۆ لێک لە کۆنفرانسێک لە دەرەوە بۆ دەرەوە قساکە یعنی ڕێک وەکو نەعامەکە کە چۆن سەرکاتە خۆڵەوە وازان خەڵک نایبینێ ئێستا دنیای یعنی هینە دنیای کۆمونیکیشن و یعنی هەموو پێکەوە بەسراوەتەوە هەر شتێک ڕووەدا لە هەر شوێنێک ئەزانرێ ئەمە ئەڵێ ئەمڕۆ بێ شەرمانە ئەڵێ ڕۆژانە 9 ملیۆن بەرمیل نەوتی ڕۆژانە ئەفرۆشین بەڵام کەمەندام و یعنی خانەنشین لە سەرەی وەرگرتنی موچەکەی هیمانی پێشوو گیان لە دەسەدا لەو لاشەوە وەست لە ڕۆژنامەکان لە ڕۆژنامە عراقیەکان باز دەواکەن پارەی خەڵکی کوردستانیان بردو بۆ دەنگکڕین بۆ پۆستێکی تەشریفاتی پۆستی سەرۆکۆمار پۆستێکی تەشریفاتیە بەداخەوە یعنی کورتبینی ئەم قیادە سیاسی هەرێمی کوردستانە کە ئەم شەڕە گەورەی لەسەرەکەن وەگەرنا لە بری ئەوەی کە شەڕ لەسەر ئەوە بکەن ئەبوو شەڕ لەسەر ئەوە بکەن ڕێککەون لەسەر بەرنمەیەکی ڕێکوپێک بۆ ئەوەی کە لەگەڵ لیستەکانی تر ڕێککەون لەسەر ژیانی خەڵکی کوردستان لەسەر ناوچە جەناکۆکەکان دیسانەوە تعریب لە ناوچە جەناکۆکەکان دەستی پێکردوەوە بزانم مادەی 140 و تعریب لەکوێی ئەو ڕێکەوتنانەیە کە ئەمانە کردوانە لە بەغا لە ماوەی ڕابردوو جا چ ڕێکەوتنی استێقۆڵی بێت چ ڕێکەوتنی یەکێتی بێ لەگەڵ لایەنەکانی چوارچێوەی هەمانگی ئەدێ بزانم مادەی 140 لەکوێ ئەوە من خەڵکی ناوچە جەناکۆکەکان تەلەفۆنم بۆەکەن جارێکی تر تعریب دەستی پێکردوێتەوە بەڕاستی پیا و دڵی ژانەکە بۆ ئەم خەڵکەی هەرێمی کوردستان کە بەدەست دەسەڵاتێکی نابەرپرسیارەوە ڕۆژانە لە معاناتان ڕۆژانە کێشیان بۆ دروستە بێ و ڕۆژانە ناچارن بۆ قوتی ڕۆژانەی خۆیان بێنە سەرجادەکان بەس باسی خانەنشینەکان کرد پێ دوای لە هەر وڵاتێک ئەمە ڕوویدا بە سێ خانەنشین کە دویان لە سلێمانی بوون یەکیان لە ئیدارەی سۆران لەسەری موچە بمرن دەبوو کێ سزا بدرێ تەناو لیژنێک پێ هێنرابوو لەسەر بەڕێوەبەری بانق دەبووە کێ سزاکەی وەرگرت پێ یعنی بەداخەوە ئێمە کۆمەڵێک دەسەڵاتداری بێشەرممان هەیە بێشەرمن لە سوڕوێکەوە بێشەرمن لەوەی ناتوان هیچ یەکێک لە بەرپرسیارەتەکانی سەرشانی خۆیان جێبەجێ بکەن بەڵام سنگ دەرەپەڕێنن زۆر مەغرورن طبعا بۆ ناوخۆ مەغرورن وەگەرنا بۆ دەرەوە زۆر بێدەسەڵاتن یعنی ئەوە ئەمڕۆ هەندێک کشتم بینی هەر یعنی پێویست ناکە بەناوی خۆمەوە خەڵک مقارنەیان کردو ئەڵێن بارگاکانتان لە سنێمانی سووتێنرا چی خەڵکتان یایە بەرفی شەکوان طبعا وتەبێژی کۆمەڵ جوانی باس کردووە کە ئەسڵەن ئەو کولتورە پارتی لە هەرێمی کوردستان هێنایەکایەوە بەڵام لە پای بارگایەکیان چەند کەسێکیان شەهید کرد لە سلێمانی لە چەندین شوێنی ژەمە دووبارە بوویەوە بۆ خەڵکی کوردستان ئابە و شێوەیەن بەڵام لە بەغدا کە بارگاکەیان سوتاوە دنیایەکە احتیزارەوەشان هێناوەتەوە یعنی بەردەوام بۆ ناوخۆ زۆر مەغرورن بەڵام بۆ دەرەوە من هەموو جارە ئەم هینە کوردیان لەسەر ڕڵێم ئەمانە بەڕاستی فعلەن ئەو پەندە کوردیان بەسەرات جێبەجێ بێ کە شێری ماڵەوە ڕێوی دەرەون بەڵام ئەوە حکومڕانیەکانە بەو شێوەیە ئەیبینین کە موچەی یعنی موچەخۆری ئەم وڵاتە لە ڕۆژی نەورۆز لە شەوی نەورۆز بۆ بەیانەکەی کە نەورۆزە ڕۆژی نەورۆز لەسەرەی موچەیە بێ وەجاری واشێن موچەی تەواویشان نادەنێ نیو موچەیان پێدەنەوە باشە بەس لەسەرەوە بارەگا سووتانە کە کەسێک تویتی کرده بوو پێشتر وتیان کاندیدی پارتی بووە بۆ پەرلەمانی عێراق لە 2010 بە زوێراوەی کە بەیاننامەی پارتیە بوو وتیان پەیوەندی بێ ئێمەوە نییە داوای لێبوردن هەبوو بەڵام بارەگەکەشیان هەسووتانن بارگا سووتانە شتێکی خراپ نییە هەر کەسێک بیکات یاخود ئەمە
پێوەست بوو بە چیەوە کامە ڕووی تەقیەوە پەیوەندی بەهوا پەیمانەتی کە پارتی لەگەڵی ڕۆشتووە بیانوێک بوو ئەو تویتی ئەو دکتۆر نایف کوردستانیە خۆی ئەو نەریتێکی زۆر خراپە نەریتی هێرشکردنە سەر بارەگای حیزبی وانە بەڵام لە ڕاستیە ئەوە یعنی بوو بە دیاردەش لە عراق یعنی خۆ هەرد لێرە نییە هەر پەیوەندی بە پارتیەوە نییە یعنی پەیوەندی بە مەسەرەن چەند جار قونسوڵی ئێران لە نەجەف سووتێنرا ماڵی هەندێک لە پەرلەمانتارەکان لە خولی پێشوو سووتێنرا لە ئەنجامی ئەو ناڕزایەتیانی کە هەبوون ئەوە وای لێ هات کە بوو بە دیاردە لە ئاستی عراقیش وەگەرنا بارگای پارتی بێ یا هەر هێزێکی تر بێت لە عراق بسووتێنرە کارێکی باش نیە بەڵام ئەوە دەرەنجامی کۆمەڵە گشتە یعنی دەرەنجامی ئەو منبلانێ سیاسیانەیە کە لە ئێستا هەیە ئەو ڕیزبەندیە سیاسیە کە هەیە ئێستا ئەو جەم سەربەندی کە هەیە لە ئاستی عراق و ئەوەی کە پارتی بۆتە بەشێک لە منبلانەکانی ناوماڵی شیعە ئەوە پەیوەندی بەوە هەیە بەڵام ئەو قسەیەش حساسەتێکی زۆر لەسەری هەیە ئەو قسەی کە ئەو کوڕە کردوێتی حساسەتی زۆر لەسەری هەیە لە ماوەی ڕابردووش یەکێک لە وەکیلەکانی سەدر لە کازمیە ئەو شتەی وت حساسەتێکی زۆر گەورەی گلوژان چونکە ئەم مۆزوعە لە ئارایە بەوەی ئەم ڕێکەوتنە سێقۆڵیەوە ئەم مۆزوعی کە سەدر ببێ بە مەرجعی سیاسی و دینی لە هەمان کاتە لە ئارایە بۆیە ئەمە حساسەتێکی گەورە دروستەکە لای شیعەکانی تر زۆر باشە بەس باسی وتارەکەی سەرۆکی حکوومەتت ئەمڕۆ باسی لەوە کردبوو کە لە هەندێکی نزیکدا غازیش ڕەوانەی عێراق تورکیا و ئەوروپا دەکەن و باسی برەرەکەی دادگای فیدراڵیش کرد بۆ دووبارە کەوتوی ناوێتە بەربەست لە بەردەمەوە بەرهێنانی بواری نەوتە غازەکەت ئەم دەتوانین ئێمە بینێرین یاخود ئەمەش کێشەیەکی تر بۆ خەڵکی کوردستان دروست ناکات خۆی بەداخەوە یەکێک لە ئیشکالە هەرە سەرەکیەکانی ئەم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوەیە پندوەر ناگرن یعنی دەستبردن بۆ مەلەفی غاز لەو سەردانانەی کە هەریەکە لە مەسرور بەرزانی و نێچیروان بەرزانی کردیان بۆ ئیمارات و قەتەر و تورکیا لە ماوەی ڕابردوو یەکێک بوو لە هۆکارەکانی پەلەکردن لە بڕیاری دادگای باڵای فدرالی و بە تایبەتی لە سەروبەندی ئەوەی کە شەڕی ئۆکرانیا ئاهاتە پێشەوە مەلەفی غاز مەلەفێکی تەنها اقتصادی نییە مەلەفێکی سیاسیشە لە هەمان کاتە و بە تایبەتی تر لەم وەزعی کە ئێستا هاتوتەکایەوە لە شەڕی رووسیا لە ینی شەڕی رووسیا دژ بە ئۆکرانیا ئەمە زیاتر سیاسی بووە یعنی تۆت لەوە تێنەگەی کە ئەمە کارێکی هەروە ئاسان نییە و هێشتا زۆرت ماوە ئەمە بکەی لە بریەوەی کە جارێ ئامادەکاری بکەی لە ناو خۆ پێداویستی ناوخۆ یعنی ئێستا تۆ نەوتەکەت جوان فرۆشت لە نەوتەکەت باش بەرهەمهێنا بۆ خەڵک بۆ قازانجی خەڵکی کوردستان ئێستا نۆرەی ئەوەیە بڕۆی قمار بە غازی شەوە بکەی ئەمە لایەکی لای دووەمی ئەمە مەلەفێک کە تەنها پەیوەندیدار نییە بە هەرێمی کوردستانەوە تازە بوو بە مەلەفێکی عراقی حەسکا و حەزنەکە تازەدا بڕیارێک لە دادگای باڵای فدرالیەوە دەرچووە کە یاسای نەوت و غازی توی هەڵۆشانەتەوە خۆ تۆ ئەمە مەلەفێکی ناوخۆیی نییە تۆ بڵێ وەڵام من لە ناوخۆ حساب بۆ هینە بڕیاری دادگای باڵای فدرالی ناکەم بەکێ فرۆشی بەکێ فرۆشی خۆ وڵاتانی تر وڵاتی خاوەن قانونن هەر لە خۆیانەوە ناڕۆن لە قاچاقچی وشت نەوت و غاز ناکڕن نەوت لە دەسەڵاتی شەرعیە کڕێ و ئێستا ئەم شەرعیەتە لە تۆ وەرگیراوەتەوە بڕێت دادگای فدرالی تۆ ناتوانانی بیفرۆشی بۆیە ئەوە جگە لە وروژاندنی ئەوەندەی تری ململانەکان هیچ شتێکی لێ دروست دەکات چونکە ئەو بەر ئەو مەسەلەی غازەکە چونکە ئەمڕۆ ئاژانسی ڕۆیترز راپۆرتێکی کردبوو باسی لەوە کردبوو کە بردومان موشکبارانکردنی ماڵی شێخ باس بەڕێوەبەری کۆمپانیای کار پەیوەندی بەوە بووە کە بەرپرسانی ئەمریکی و بە هاوکاری ئیسرائیل وتوێژیان لەو ماڵەدا کرد لەسەر ناردنی غاز ئەمە پشتی بە قسەی چەمە پرسێکی عێراقی بەستە بوو ئەنی ورژانی کارتی غازەکە بۆ ئاسایشی هەرێمی شەر کێشە دروستەکە بەدڵنیاییەوە یعنی ئەوە مۆزوعێکی هەروە ئاسان نییە رووسیا لەسەر خەتە لەم مۆزوعە ئێران لەسەر خەتە عێراقیش لەسەر خەتە و ئەو مۆزوعی هێرشکردنە سەر ماڵی شێخباز تەکەهونات زۆر هەڵەگرێت نیویۆرک تایمز و واشنگتن پۆست ئاماژیان بۆ یا بوو کە فعلەن
ئەوانش لە زاری چەند بەرپرسێکی ئەمریکیەوە ئاماژیان بۆ یا بوو کە فعلەن ئەو شوێنە لەلایەن موسادی ئەمریکیەوە عفو موسادی ئیسرائیلیەوە بەکار هاتۆ دژ بە ئێران هەرچەندە یەکێک لە بەرپرسە ئەمریکیەکان ڕەدی کردەوە کە ئەو شوێنە بەکار هاتبێ بەڵام باسی لەوە کردبوو کە خاکی هەرێمی کوردستان دژ بە ئێران بەکار هاتبێ ئەمە تێناگەین لەولاوە کاک مەسعود ئەڕوا ڕێککەوتنەکە لەگەڵ مقتەدا سەدر سەید مقتەدا سەدر و یەکێک لە خاڵەکانی ڕێککەوتنەکان دژوەستانەوەی ئاساییکردنەوەی پەیوەندیە لەگەڵ ئیسرائیل لەم لاشەوە ئەوە راپۆرتی نێودەوڵەتی هەیە کە ڕێگەیان بۆ موساد کردوێتەوە هاتووە یعنی لە پای چی یعنی من کەسی مۆکو خۆم پێم وایە پەیوەندی لەگەڵ ئیسرائیل حرامی سیاسی نییە ئەوە بەشێکی زۆری وڵاتە عەرەبیەکان ئەوە ئەمڕۆ عفو وەزیری خارجی چەند وڵاتێکی عەرەبی لە ئیسرائیل بوون تورکیا بە هەمان شێوە پێشوازی لە سەرۆکی ئیسرائیل کرد بەڵام ئەبێت ئێمە ئەوە لێک بینەوە قازانج و زیانمان لەم پەیوەندیە نەهێنیانە چین ئایا ئەنجا دوایی ئەبێ قسە لەسەرەوە بکەین مەلەفی غاز مەلەفی پەیوەندیەکانی دەرەوە بە تایبەتی ئەو پەیوەندیە شایکانە ئەو پەیوەندیە معقەدانە ئەبێ کێ بڕیاری لەسەر با ئایا ئەبێ دامەزراوەکانی هەرێمی کوردستان بڕیاری لەسەر بن یا یەک خێزان لە هەرێمی کوردستان بڕیاری لەسەرەدا ئایا یعنی لەناو ئەم وڵاتە کورد کراوەتەوە لە یەک خێزان یان ئەم وڵاتە گەلێکی تایە کە نوێنەرایەتی خۆی هەیە کە مؤسساتی هەیە کە بەداخەوەی مؤسسەیەکیان نێشتێتەوە بۆیە یعنی ئەم قەزیانە ئەوە یعنی پێویستە پێشەوەی کە هەڵایەکی گەورەی لەسەر دروستکرێ و ببێ بەهۆی تێکدانی ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستان لە پێشە لە مؤسساتی ڕسمی هەرێمی کوردستان عینی لەسەر بکرێ و بوو توێژی لەسەر بکرێ و قەراری لەسەر هەمیشە ئیسرائیل بڵێن کە کوردی وەکو کارتێک بۆ بەرژەوەنی خۆی بەکار هەروە بووە تا ئێستاوا بووە یعنی مەسەرەنەوەوانە عەلەمی ئیسرائیلیان بەرز کردەوە لە کاتی ڕێفراندۆمەکەی کە کردیان ئیسرائیل کە عراق پەلاماری کەرکووک و ناوچە جەناوکۆکانی یارمەتیان یعنی ئێمە قەزیەکەمان ئایا لە ئیسرائیل ئێمە ئەمانەیە بە زۆر قەزیەکەمان بکەین بە قەزەی ئیسرائیل لە کاتێکە قەزەکەی ئێمە لە فەڵەستینەکانە چێ ئێمە خاوەنی خاکێکین لێرە بە ناوچە جەناکۆکەکانیشەوە خاوەنی ئەم خاکەین وەکو فەڵەستینەکان خاوەنی ئەم خاکەین باشە بەرامبەر هاتووە تعریبی کردوین خەڵکی کوردی دەرکردووە لەو ناوچانە وەکو فەڵەستینیەکان ئەو مسڵتەنەی دروست کردو ئەمیش مسڵتەنەی دروست کردووە من پێم وایە ئیسرائیلیەکانیش وەکو فەڵەستینیەکان مافی ئەوان هەیە کە دەوڵەتیان هەبێ بەڵام ئیسرائیل داگیرکەرە لە خاکی فەڵەستینیەکان ئێمە ئەڕۆین قەزیەکەی خۆمانە شوبهێنین بە ئیسرائیلیەکان هینێکی ڕقوقینێک دروست دەکەین دژ بە خۆمان لە کاتێکە هیچ پشتیوانێکی ئیسرائیلیش بەدەست نهاتەوە بۆ هەرێمی کوردستان باش سەبارەت بە یەکێتی ئەو بڵین پارتی لە ڕێکەوتنەکەیانە بازدەوە دەکرێت کە شتێکی تێدانیە بۆ خەڵکی کوردستان لە سەبارەت بە موچە فێدراڵیەت و مەسەلەی مافە دەستوریەکان بۆ یەکێتیش هەمان شت ڕاز نییە ئەوی شەرخەریکی سەرۆک کۆمارەکە نییە و هیچ ڕێکەوتنێکی نییە وایە ئێستا هیچ ڕێکەوتنێک ئەوانیش هیچ ڕێکەوتنێکیان نییە گوایە یعنی دەدوای ئەوەی کە مۆزوعی سەرۆک کۆمارێک لا بێتەوە ئەو کاتە ئەوان ئەچنا و ڕێکەوتنانەوە ئێستا نەچوونەتەوە ڕێکەوتنانەوە بەڵام بە هەمان شێوە یعنی ئایا هەموو یعنی استحقاقی خەڵکی هەرێمی کوردستان ئەبەسرێتەوە بە پۆستێکەوە یان پێداگری لەسەر استحماف و استحقاقاتی خەڵکی کوردستان ئەکرێەوە ئەو کاتە پۆستەکان بۆ بەرژەوەندی بەدەستێنانی ئەو ماف و استحقاقانە بەکارهێتیاننا باش ئەگەر بەس پارتی بێتە بڕیاردەری یەکەم یەکێتی خۆیەوە کار نییە ئەو سازشانە یەکێتی نییە وایە کە دوو پارتی لە پەیوەندیەکانی دەرەوە لەگەڵ بەغدا لەگەڵ وڵاتانی دراوسێ لە مەلەفی نەوت خۆی بڕیاردەری بەداخەوە ینی یەکەم بێت ئەو هێزانەی ترن وایان کردو کە پارتی بڕیار بەدەستی یەکەم و ئەخیر بێت وەگەرنا مەسەلەن ئێستا باسی مەلەفی غازمان کرد مەلەفی نەوتیش بەپێی یاساکەی کە ئێستا ئێلغا کراوەتەوە ئەنجومەنێکی هەرێمی نەوت و غاز هەیە و ئەبێ هەموو بڕیارێک بڕاتە ئەنجومەنی هەرێمی نەوت و غازەوە ئەمە ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز لە سەرۆک وەزیران جێگرەکەی وەزیری پلاندانان وەزیری سامانە سروشتیەکان وەزیری دارایی پێکێت ئەین لە 5 کەس پێکێ لەم 5 سیانیان یەکێتی و گۆڕانن
باشە ئەمانە ڕۆژێک لە ڕۆژان لە ئەنجومەنی وەزیران هاتن باسی ئەوە بکەن کە ئێمە ئەندامی ئەنجومەنی هەرێمی نەوت و غازین فەرمو وەرە کۆبنەوەی ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز کە بزانین تۆ خەریکی چیت ینی غازی چییە فرۆشی کە ئێمە یعنی ئەو بەتایبەتی ئەو غازە هە منطقەیە هەم ناوچەیە تو خەریکی چیت و سەفقاتی ژێربەژێرەکانی خۆتمان پێ بڵێ ئەڕۆی بۆ ئیمارات ئەڕۆی بۆ تورکیا باشە ئەی ئەم وەزیرانە ڕۆژێک لە ڕۆژان پرسیاریەوە ناکەن لە بەرنامەکەی پێشوو باسمان کرد مەسرور بەرزانی کوڕەکەی خۆی بردو بۆ ماوەی پێشوو ئەی ئەم وەزیرانە لەکوێن ئەم جێگری سەرۆک وەزیران لەکوێ لەکوێ معادلانن بۆی خەتای خۆیانە کتەیەمانەیە کە پارتی بۆ بە بڕای بەدەستی یەکەم وەگەرنا توانن نێڵن بۆ شەوە بڕۆ باش بەس سەبارەت بە کۆبوونەوەکەی بڵین شەممە جگەر لە پارتی بڵین نەوەی نوێ ئەوانیش بەشدار بن وەلایەنەکانی تریژێکێتی و بڵین کۆمەڵ و یەکگرتو ئەوانە بایکۆتیان کردبوو جگە لە ناوماڵی کێتی و پارتی کە بڵین تووشی کردبوون ئۆپۆزیسیۆنیش بۆ وایلی بەسەر بەشێکیان حەزەکەم سەرنج بزانەوانی کە بایکۆتیان کردووە ئەوانش کە بەشداریان کردووە تۆ بۆ چوونی چی بوو لە ڕاستیە وا باشتر بوو کە لایەنەکانی دەرەوەی پارتی و یەکێتی بۆچوونێکی هاوبەشیان هەبووە لەسەر ئەو پرسە بەڵام عادەتەن ئۆپۆزیسیۆن هەمیشە هەوڵەدا سوڵتە سەرکەوتوو نەبێت لەوەی کە ئیشەکەی بڕوە یعنی ئۆپۆزیسیۆن وایە ینی هەوڵی ئێوەدا متمانە وەرگێتەوە لە سوڵتە هەوڵی ئێوەدا سوڵتە متمانە وەرنەگرێ ئەوەی کە ئەوێ بێ بە سوڵتە ببوورە هەموو دەرفەتێکە خۆزێتەوە بۆ ئەمە بەڵام ئەوەی کە بینیمان یعنی جێی سەر سوورمانە تۆ لایەنی ئۆپۆزیسیۆن بی تۆ ئیعلانی کردبێ بڵێ من ئۆپۆزیسیۆنم بەڵام بڕۆی دەنگ بە سەرۆکی پەرلەمان بیت نسابی دانیشتنی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمان تەواو بکەی و دەنگیش بە سەرۆکی پەرلەمان بیت دوایی مڕەشەح هەبێ بۆ سەرۆک کۆمار تۆ ئیعلانی کردووە ئۆپۆزیسیۆنی خۆ سەرۆک کۆماریش بەشێک لە دەسەڵاتی جێبەجێکردن ئۆپۆزیسیۆن کە تووتە ئۆپۆزیسیۆنم یعنی بەشدار نابم لە دەسەڵاتی جێبەجێکردن تۆ ڕەشە هەیە بۆ سەرۆک کۆمار دوایی ئەڕۆی ئەتەوێت نیسابی دانیشتنی هەڵبژاردننی سەرۆک کۆمار دروستکەی ئەمە شتێکی ئاساییە ئەم هێزانە بڕۆن ڕێککەوتن بکەن بەڵام ڕێککەوتنی ژێربەژێر نەبێ یعنی شتێکی زۆر ئاساییە کۆمەڵ یەکگرتوونەوەی نوێ ڕێککەوتن لەگەڵ هەر لایە بکەن بەڵام ڕێککەوتنی ژێربەژێر نەبێ ئێمە لە خولی پێشوو گۆڕان نەویست ڕێککەوتنێکی ژێربەژێر بۆ پۆستی سەرۆک کۆمار لەگەڵ پارتی بکات بەڵام ئەو ڕێککەوتنە ئەوەی بە ئێمە یاوت پەیوەندی بە تەزویری هەڵبژاردنەکەی 2010 و پەرلەمانی کوردستان و گەڕاندنەوەی دەنگی گۆڕان لەو هەڵبژاردنە بوو بەڵام دوایی کە سیرمان کرد ئەمە سەفقەی سیاسی ژێربەژێرە و گۆڕان ڕێخەری گشتی و خانەی ڕاپەڕاندنەکەی نان ئیعلانی بکەن و ئەو کەسانی کە وەسیتن ئێمە لە بەغا کۆبوونەوەیکی خۆمانمان کرد پێش هەڵبژاردننی سەرۆک کۆمار و بڕیارمانداکە و ڕێککەوتنە جێبەجێ نەکەین ئەم شتانە بە ڕێککەوتنی ژێربەژێر و سەفقە و سەفقەکاری ناکرێت ئەمە تۆ متمان لە خەڵ وەرگرتووە پێویست دەکات بەڕۆن و ڕاشکایی بڵێ من مەسەنەن لەگەڵ یەکێتی ڕێەکەوم لەبەر ئەمە پارتی لەگەڵ پارتی ڕێەکەوم ئەڕۆمە ژوورە و لەبەر ئەمە باش بەس ئەو نیە هاوپەیمان لە پێناو خەڵک باسی هەفتە خاڵ دەکات بۆ نمونە پێنجیان پەیوەندی بە کوردستانەوەیە مەسەلەی نەوت و بانزینە مەسەلەی هاوتاکنی موچی پێشمەرگەیە مەسەلەی کردنەوەی لەقی بانک و بانکی بڵێن ڕافیدەین و ڕەشید و ئەوانە لەگەڵ قەربووکردنەوەی ناوچە بڵێن زیان لێکەوتوەکان جێبەجێ دەکرێەوە چکەوان دڵێن ئەومان جێگیر کردووە و ئەوانە آخر حکو باسم کرد یعنی بێت تۆ خۆ دەگلاکەیتەوە ئایا تۆ ئۆپۆزیسیۆنی یا ئەڕۆی بەشداری لە سوڵتاکەی یا بەشداری لە ڕێککەوتنی سوڵتاکەی ئەگەر ئۆپۆزیسیۆنی تۆ ئیشی شێ بۆی کە خاڵە نووسی بە سوڵتا و ئەڕۆی بەشداریەکەیت و خاڵە کۆمەڵی خاڵ کە ئەسڵان هیچینێکی نییە تۆ سبەینە بەرنامەی حکوومەت حکومیەکە دانرا ئەوانە ئەو لایەنانی کە حکوومەت پێگەێنن ئەڕۆن بەرنامەی حکوومەتەکە داڕێژنوێ سە تۆ خاڵ پێشکەشەکەی پێشکەشی کیەکەیت یعنی خاڵ ڕیزەکەی ئیمزای چەند سەرۆک فراکسیۆنێکی لەسرە وەکو ڕێککەوتن و زمانەت و نرخی جێبەجێکردنی نییە نەخێر اینجا دوایی هیچ زمانەتێکی جێبەجێکردنی نییە دوایی تۆکو باسم کرد تۆ ئەڵێ من ئەبم بە ئۆپۆزیسیۆن کابی بە ئۆپۆزیسیۆن حەقە چییە خاڵ پێشکەش بە سوڵتاکەی پێویست ناکە یعنی هیچ
لە هیچ شوێنێکی دنیا نەبووە ئۆپۆزیسیۆن بڕوا خاڵ پێشکەش بە سوڵتە بکە و بڵێ من مەرجەکان مەمان ئەگەر مەرجەوەیە بڕۆ بەشدار بە لە سوڵتە. باشە بەس سەبارەت بە و هاوپەیمانێتێ پێ دوای چوار شەممە هاوپەیمان سێقۆڵە کە گۆڕانکاری بەسەردادێت هەروە خۆی دەمێنێتەوە ئەگەر نەیانتوانی سەر کۆمار هەڵبژێرن سەوارەت بە حکوومەتی زۆرینیش توکاندەی بۆ چون وایە کە دەڵێن باشترە لە حکوومەتی تەوافق چووکە و زۆر گەندەڵ بووە حکوومەتی تەوافق با زۆرینە بێت باشترە بۆ کوردیش باشتر دەبێت و ئەوانە ئیشکالەکە لە حکوومەتی زۆرینە و کەمینە نییە کە گەندەڵی هەیە ئیشکالەکان نەبوونی چاودێریە یعنی حکوومەتی زۆرینەش دروست بێ هەر زۆر طبیعیە گەندەڵی بکرێ سەفەقاتی ژێربەژێر بکرێ ئەوانشی کە لە سوڵتەنین خەریکی سەفقەی ژێربەژێر من یعنی باسمان کرد لە بەرنامەکەی پێشوش باسمان کرد سویسرا وڵاتێکە خۆشگوزەرانەیەکی گەورەی تیا هەیە بەڵام لە هەمان کاتیشە حکوومەتێکی تەوافقیە خەتای تەوافق نییە کە گەندەڵی هەیە باشە لە ماوەی ڕابردوو کە گەندەڵی هەبووە هەمومان نەزانین و ئێستش هەیە لە هەرێمی کوردستان و لە عراقیش چێبوونەوەی گەندەڵیان کردو ئەم سێ هێزەی کە ئێستا ئەیانەوە حکوومەتی زۆرینە دروستکەن ئایا بەشێک نەبوون لە سیستمی حکومڕانی عراق هەر لە 2023ەوە بەشێک نەبوون بەشێک بوون من یەک نمونەت بۆ پێنمەوە وەزیری سەحای سەردەمی دکتۆر عادل عەبدولمەجید ڕای کرد تهدیدیان کرد وتیان سەفقەهین بەتەما بوو مۆزوعی هینەیە کەمە گرێبەستێکی دەرمان کڕین و ئەوە هەبوو ویستی بە شێوەیەکی ئاشکرا و دوور لە گەندەڵێوانە بیکە هێزێکی سیاسی لەمانی کە ئێستا بەتەمان تەحالوفکەن و ئەوەی کە ئێستا ئاڵێن ئێمە دژی گەندەڵی وتیان ئەم وەزارەتی ئەمەیە ئەمە تۆ ناتوانانی ئەمە بکەی ئەگەر ئەمە بکەی ئەوەی کە باس کرا وتیان تهدیدیان کردو بەوەی بە کوڕەکەی وتیان نازانین کوڕەکەت لەکوێ هینەکات دەوامەکاتوانە ئەو کابرایە ڕای کرد بە پەلەی استقالەیەکی نووسی و عراقی بەجێهێشت باشە چێ بۆ گەندەڵی پێ گەندەڵەکانی هەمویان ئەمانە ئەم هێزانە هەمویان بەشدار بوون لە گەندەڵی لە باشە بەس وەکو هیچ زیانی تر هەیە بۆ هەرێمی کوردستان بۆ یەو ڕێکەوتنەوە یاخود لە کۆتاییدا بە قازان زەشکێتەوە چکە وەکو ڕەنگە ئێستا پارتی وەکو هێزیش زیانی لێکرده بێ هەم لەوەی و شار زێباری هەم لە بڕیاری نەوتەکە هەم لە بڕیاری و بارەگا سووتاندنە هەم لە موشک بارانەکە پێشبینی زیانی تریش دەکەی بۆ هەرێم عراق وڵاتێکی فرەپێکاتەیە وەکو هەرێمی کوردستان هەرێمی کوردستانیش پێکاتەکانی تریتیا پێویستەکات ماف و ئازادیەکانیان پارێزراوە بێت بە قانون و بە دەستور کە لە هەرێمی کوردستانیش دەستور دەرچێ پارێزراو بێ بەڵام عراق وڵاتێکی پێکاتەیە سێ پێکاتەی سەرەکی تایە ئەم وڵاتە ئەبێ بە تەوافق بەڕێوە بچێ وەگەرنا دوایی زۆرینەیەک لە ئەنجومەنی نوێنەرانی عراق ئەتوانێ کۆی دەسەڵاتەکان دەست و هەموو قانونێک تێپەڕێنەیە یعنی قانون لە ئەنجومەنی نوێنەرانی عراق لە چەند قانونێک کە بە تهدید باس کراوە بە زۆرینە تێپەڕێ بە زۆرینی سادە تێپەڕێ زۆرینەی ئامادەبوانی پەرلەمان بە زۆرینەی ئامادەبانی پەرلەمان تێپەڕێ یعنی زۆرینەیەک ئەتوانێت تحکم بە هەموو شتێک لە عراق بکە بۆیە عراق کورد ئەبوو پێش هەموو کەسێک دەست بە مەبدەئی تەوافقەوە بگرێ ئەمە زەمانەتی پاراستنی مافی کوردە لە چوارچەوەی عراقی دوای ڕوخانی ڕژێمی پێشوو بەوەی کە زۆرینەیەک لە عراقا نەتوانێت دەسەڵاتی خۆی بە شێوەیەکی دیکتاتۆریانە بەسەروانی ترا فەرزکە بەتایبەتی کە هێشتا ئەنجومەنی فدرال دروست نەبووە کە ژووری دووەمی هینە سڵتەی تەشریعیە و لەوێ تۆ ئەتوانێت فلتەری قرارەکانی پەرلەمان بکەیت ئەزانی هیچ سیستمێکی فدرالی نییە لە دنیاە هیچ سیستمێکی فدرالی نییە کە دیموکراسی بێ و ئەو ژوورەی دووەمی نەبێ ئەو ئەنجومەنی اتحادەی نەبێ سەیری کە لە هەموو وڵاتە فدرالیەکانە لە ئەمریکا ئەنجومەنی شیوخمان هەیە لە هین لۆرداتمان هەیە لە بەریتانیا لۆرداتمان هەیە یعنی هەموو هینەکان سیستمە فدرالیەکان ئەو سیستمە ئەو هینیان هەیە ئەو ژووریان هەیە بەڵام لە عێراقا پارێزەری ئەوەی کە تۆ نێڵی زۆرینە هەموو بڕارێک دەبکات تەوافقە باش بەزووکو زیان پێ دوای زیانی تریش دەبێت چکە دوو مانگ لەمە بەر بەرنامەیەکمان کرد بەڕزوتت کورد بازی زیاتر دەدا نێوە بوو دوای بڕیاری نەوت و مەسەلەی موشک بارانشی بۆ دەدات بۆ ئاسایی شێریمی کوردستانی شتر ئەم ڕۆشن لەگەڵ هاوپەیمانێتیە لە ڕووی ئەمنی شەوهەر زیانە پارتی هەڵەیەکی کردووە کە پێش هەموو کەسێک خۆی باجەکەیەدا و هەرێمی کوردستانیش باجەکەیەدا
باوەڕت هەبێت من هیچ کاتێک وا هەستم نەکردووە کە هەرێمی کوردستان لە لێواری ڕوخان بێت. هەرێمی کوردستان لە ناوخۆ ئەم سوڵتەی هەرێمی کوردستان شەرعەتی نەماوە لای خەڵک وەوە تا بینین ڕۆژانە خەڵکێتە سەرجادە شکستی خواردووە لە بەڕێوەبردننی ئیدارەدانی هەرێمی کوردستان لە کاتێکە دنیایەک داهاتی هەیە لە کاتێکە دنیایەک توانا و لێوە شاوەی و ئین هەیە سامانی ژێرزەوی هەیە و ئاوی هەیە و زەوی کشت و کاڵی ئەمویە بەڵام سوڵتەیەکی فاشلی هەیە ئەمە لە ناوخۆ فەشەلی هێناوە لە بەردەم خەڵک شەرعەتی نەماوە و لە عراقی شتابێ لاوازە بێت وە پشتیوانی نێودەوڵەتیشی بەردەوام ڕوو لە کەمبوونە ئەم سوڵتەیە هەرێمی کوردستان بە پشتیوانی نێودەوڵەتی دروست بوو چۆن دروست بوو ئەو کاتی کە کۆڕەوەکە بوو کۆمەلگای نێودەوڵەتی دەستێوەردانی مرۆیی کرد بڕیاری 1680 دەرکرد و ناوچەی دژەفڕۆی دروست کرا سەدام ناچار بوو بکشێتەوە سوڵتەی تەمری واقع لێرە دروست بوو دوو احتیمال هەیە بەم شێوەیە بەردەوام بێ ئەم سوڵتەیە هەرێمی کوردستان بەم شێوەیە بەردەوام بێ دوو احتیمال هەیە یان ئەوەتانێ ئەتکەنەوە بەناو دەستورە و دەسەڵاتە دەستوریەکانیشە بە لابردنی مەبدەئی تەوافق زۆر زۆر کەمەکەنەوە یان لە لێواری هەڵۆشانەوەیە و سبەی ڕۆژ بە بیانووی مەلەفی نەوت و بە بیانووی مەلەفی دەواازە سنووریەکان دوور نییە هیچ بە دووری مەبینە لەشکرکێشی سەربازی شوێن بۆ سەرهەرێمی کوردستان ئەگەری مشارانیش بەردەوامە و لە هەر لەشکرکێشیەک خەڵکی هەرێمی کوردستان دیفاع لەم سوڵتەی هەرێمی کوردستان ناکات وەکو جاران نەماوە خەڵک بڕوای بەم سیستمی حکومڕانی هەرێمی کوردستان نەماوە چونکە ئەم سیستمی حکومڕانیی هەرێمی کوردستان نەیتوانی تەطەلوعاتی خەڵک جێبەجێ بکە نەیتوانی مافی خەڵک بە لەبەرەوە منەزانم ئەو سوڵتەی بەغا ڕەنگە لەمانە چاکتر نەبێت بەس خەڵکی کوردستان ڕەنگە ئەمە نەزانێ خەڵکی کوردستان ئێستا بە دوای بەداخەوە وای لە هاتووە خەڵک بە دوای ڕزگارکەرێ گەڕێت لەم سوڵتەی هەرێمی کوردستان ڕزگارکە ئەی خۆت چارەسەرەکە چی دەبینی مادام ئێستا بۆی کە هەرێم پارێزراوە بێ جارێکی مەسەلەی لە ڕووی ئەمنیەوە پارێزراوە بێ لە عێراق مافە دەستوریەکان زیاتر بەرتەسیل نەکرێنەوە ئێستا مەجای گەڕانەوە هەیە چارەسەرەکە چییە؟ مەجای گەڕانەوە ئەوەیە کە بە زووترین کات هەڵبژاردنێکی نەزیح دوور لە ساختەکاری لە هەرێمی کوردستان بە چاودێری نێودەوڵەتی ئەنجام بدرێ و هین خەڵک بە چڕ و پڕی بڕوا بەشداری لە هەڵبژاردن کە قیادەیەکی تازە لە هەرێمی کوردستان بێتەکایەوە و بە ڕوئیایەکی تر ئیدارەی ناوخۆی هەرێمی کوردستان کە و بە ڕوئیایەکی تر لەگەڵ بەغدا ڕێکەوتن کە بە شێوەیەکی متەوازن و لە بری دیفاعکردن لە غەرەزی شەخصی و حەقدی شەخصی و مەسائلی شەخصی و پۆست و ئەمانە ماف و استحقاقاتی خەڵک بکاتە پێوەەر بۆ هەر ململانەیە یان ڕێکەوتنێک لەگەڵ باش بەسیستا هەڵبژارنی پەرلەمانی کوردستان هەرچەندە سەر و کێرم ڕۆژی هەڵبژارنی دیاری کردووە بەڵام تا ئێستا لایەنەکان ڕێک نەکەوتون لەسەر کاراکردنەوەی کۆمیسیۆن لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن پێ دوای تۆ هەڵبژاردنەکە و چارەسەرێک دەبینیت دەکرێت یاخود چی بکرێ بەوەی کە لە کاتی خۆیدا بکرێت زەرورە بکرێت خۆی پێش ئەوەی کە کۆمیسیۆنەکە و پێش یاساکە ئیرادەیەک نیە بۆ دیموکراسی لە کوردستان خۆی مشکلەکە ئەوەیە ئەم سوڵتەیە لە هەرێمی کوردستان ناوێت دیموکراسی لە هەرێمی کوردستان هەبێ و یعنی ئیشکال لە سەرێکیەکە لەمەیە بۆیە بینین هیچ هەڵبژاردنێک لە هەرێمی کوردستان لە کاتی خۆی نەکراوە و هەموو هەڵبژاردنێک بە هەڵبژاردنەکەی 92 پڕ بۆ لە تەزویر و گزیکاری بۆیە ئەمە کێشە ئەساسیەکەیە وەگەرنا ئەگەر ئێرادەیەکی ڕاستەقینە بۆ دیموکراسی هەبێ زۆر بە ئاسانی ئەتوانرێ یاسای هەڵبژاردنیش هەموار کرێ ئەو یاسا کۆنە تەقلیدیە چارەسەر بکرێەوە ئەسڵ یاسایەکی تازە بۆ هەڵبژاردن بنووسێتەوە بە زوویی وەکو چۆن لە عێراق کرا هەڵبژاردننی پێشوەخت کرا نەکەوەی کە هەڵبژاردننی هەڵبژاردن لە کاتی خۆی بێ هەڵبژاردننی پێشوەخت کرا کۆمیسیۆنێکی تازەش دروست کرا یاسایەکی تازەش پەسەند کرا من ئەزانم ئەوە ئایارە 24 نییە ئەو یاسایە بەڵام یاساکە تا ڕادەیەک زەمانەتی زۆر شتی تیا هەبوو لە هەرێمی کوردستانیش ئێستا ئیشکالەکە لە یاساکە چییە؟ دەڵێن بکرێت چوار بازنەکانی هەڵبژاردن زیاد بکرێت یعنی ئەسەوە عراق کردی بە قەزا بازنەی هەڵبژاردن قەزا کە ڕەنگە زۆر باش نەبێ بەڵام لانی کەم ئەتوانرێ هەرێمی کوردستان بکرێت بە 8 بازنە یعنی ئیدارەکانیش بکرێن بە بازنەیەک ویان لانی کەم هەر پارێزگایەک بازنەیەک خود لەگەڵەوەی دکتۆر بکرێتە چوار ینی وەک خۆی بازنە نەمێنێتەوە یەک بازنەیی دادپەروەری تەمسیل نانەتەکایەوە یەک
فرە بازنەی چەند بازنەیەک بە تەمسیلی نسبی نەک نظامی فەردی ئەتوانێت زمانی ئەوە کە عەدالەتێکی زیاتر لە نوێنەرایەتیکردنە بێ بەڵام لەمە مهمتر ئەوەیە کە سیستمی بایۆمەتری ئەو ینی کارتی بایۆمەتری کە لە عێراق کراوە ئەوە بکرێ بە پێوەەر تەنها پێوەەر لە سجلی ناخبینی هەرێمی کوردستان و ئەژمارکردنی دەنگەکانیش جگە لە ئەلکترۆنی بەدەستیش بکرێت بۆ ئەوی زمانەتی نەزاهات هەبێت. ئەی لەسەر کۆمیسیۆنە کە چکێسە بۆ چوونێ کۆمیسیۆن بە خۆیان دیکیان دەڵێن کارا بکرێتەوە هەندێکیان دەڵێن با لە دادوەرەکان پێک بێ وەکو عێراق هەندێکیان دەڵێن با زیاد بکرێ ژمارەی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران خۆت بۆ چۆنی چێ باشین کۆمیسیۆن بۆ کوردستان چۆنە؟ ئەو کۆمیسیۆنە تەوازونێکی باشی تیا هەیە ئەو کۆمیسیۆنی هەرێمی کوردستان و ئەتوانرێ مەسەرەن ئەگەر هێزێکی سیاسی تیا نوێنەرایەتی نییە هەوڵ بدرێت نوێنەرایەتی ئەو هێزەشی تیا هەبێ بەڵام تەوازونێکی باشی تیا هەیە و یعنی وا ئەکات کە لایەنە سیاسی سەرەکیەکان نوێنەرایەتیان هەبێت لە کۆمیسیۆنە ئێمە ینی تقریبان مەبەستمانەوە بوو کە ڕاستە بە ناوی سەربەخۆیە بەڵام ئەمانویست تەوازونێک هەبێت لەوەی کە هەمووان بەشدار بن لە پرۆسەکە وەڕقیب بن بەسەریەکەوە لە کۆمیسیۆنەکەیە بەداخەوە هەڵبژاردننی پێشوو کە تەزویری تیاکرا پارتی و یەکێتی لە شوێکە ڕۆشتن لەگەڵی پەسەنگەرنا ئەو ئەنجامە پڕتەزویرە لە هەرێمی کوردستان پەسەند ناکە پارتی بەتەنیا نەیەتوانی هەڵبژاردنە بچوێنە باشن و خۆی کارا بکرێتەوە بە وچین بەرز یعنی ئەگەر ئەو هینە نوێ بکرێتەوە ئەو کۆمیسیۆنە و یان ئەگەر ئەو کۆمیسیۆنە نوێ نەکرایەوە کۆمیسیۆنەکەی عێراقەیە بە کۆمیسیۆنی عێراق وەکو چۆن لە ڕابردوو کۆمیسیۆنی عێراق هەڵبژاردننی هەرێمی ئەنجام داوە تا 2013 کۆمیسیۆنەکەی عێراق هەڵبژاردننی هەرێمی دووە پرسیارم بە کورتی سەبارەت بۆی کەوتت لە لێواری هەڵوەشانەوەدان ئەو پەیامە دەسەڵاتداران خۆیان پێیان گەیشتووە وەچیشیان پێ دەڵێ ئەگەر شتێکشت مابێ سوپاس دەکەین. لە ڕاستیە من پێم وایە خەڵکی کوردستان گوناهی نییە لەوەی بەهۆی دەسەڵاتداریەکانیەوە بەردەوام تووشی ئەژبەتاڵ و تووشی نەکسە و ئەوانە بێت چەند ساڵ جارێک تووشی ئەوە بێت بۆیە ئەگەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە بیری مانەوەی خۆیان و هێزە سیاسیەکانی خۆیان و ئەم سوڵتەیان لە هەرێمی کوردستان پێویست دەکات ئەوە قبولکەن کە شکستیان خواردووە ئەوە قبولکەن کە شکستیان خواردووە دان بە شکستی خۆیان بنێن و ڕێگا خۆش بکەن بۆ هاتنەکایی شێوازێکی تر لە حکومڕانی لە هەرێمی کوردستان بەو شێوەیە خۆیان نەتوانن بمێننەوە بەڵام ئەگەر هەرێمی کوردستان دووشار ڕوخان بوویەوە پێش هەموو کەسێک بەسەرەوە ناڕوخێن. تۆ خۆت فاتحات بۆم دەسەڵاتدارن و حکومڕانەکان خوێندووە تازە وایە ینی بەڵێ باسم کردوت ینی بەداخەوە ئەبێ ئەوە بڵێم کە ئەم سوڵتەی لە هەرێمی کوردستان هەیە کە بەرهەمی خوێنی هەزاران هاوڵاتی هەرێمی کوردستان و هەزاران شەهیدە بە ئەنفال و بە هەڵەبجە و شەهیدی پێشمەرگەشەوە و ئێستا لە لێواری ڕوخانە و ئەمە مشکلەیەکی گەورە بۆ هەموو ئەزمونێکی کوردی لە هەر ناوچەیەکی تری کوردستان دروست دەکات. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان سوپاسی ئامادەبوونتان دەکەین. سپاس زۆر سوپاس بەوەی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.